سلااوتان لێبێ و ئەم کاتەتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەم شەو بۆ قسەکردن و گفتوگۆکردن لەسەر بابەتیشی دیکە. دەکرێت بڵین پانۆرامای ئەم شەو تا ڕادەیەک تایبەتمەندی هەیە لەبەرەوەی کە دەمانەوێت گفتوگۆ و گەنگەشەی کۆمەڵێک بابەتی گرنگ و هەستیار بکەین لەگەڵ یەکێک لە وەزیرە بەڕێزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەویش جەنابی کاک شۆڕژ ئیسماعیل وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان کە قسە و باس زۆرە لەسەر یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە پاڵپشتیەکانی هاوپەیمانان بۆ وەزارەتی پێشمەرگە و هەروەها بەڕێزیان بە یاوەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆتاییەکانی مانگی ڕابردوو سەردانێکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایان کرد کۆمەڵێک دیداری دیبلۆماسی گرنگیان ئەنجامدا کە پەیوەست بە کێشە چارەنووس سازەکانی هەرێمی کوردستان کە ڕەنگە پێویست بێت هەندێک زانیاری نەبیسترا و لە زاری جەنابیانەوە ببیستین. ئومێدەوارم تا کۆتایی پرۆگرامەکە بینەری گفتوگۆکەمان بن تاوەکو گوێبیستی سەرجەمی ئەو زانیارە نەبیستراوانە بن کە کاک شۆڕژ ئیسماعیل بە ئێمە و بە ئێوەشی ڕادەگەێنێ. کاک شۆڕژ زۆر بەخێربەی. سوپاس دەکەم کە وەگێکەمین کەناڵی بیدیایی لە پاش گەڕانەوە لەو سەردانە لە ئەمریکا ئێمە دەستنیشان کردو پێکەوە گفتوگۆ بکەین و گەنگەشەی کۆمەڵە زانیاری بکەین. دەمەوێت سەرەتا بە کورتی لەوە دەست پێ بکەم خەڵک زۆر دەپرسێت و ئەمە بابەتیشی گەرمی ناو خەڵکە ڕۆژانە کە گوێبیستی دەبین لەوەی یەخستنەوەی هێزی پێشمەرگە بە چۆ گەیشتووە و چیتان کردو بۆی هێزەکانی پێشمەرگە لە ژێرێک چتردا کۆ بکەنەوە. زۆر سپاس بۆ ئێوە سڵاو و ڕێزشم بۆ بینەرانی خۆشەویستی کورسات. بێگومان بابەتی پرۆسی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگەیە تا ڕادەیەک مێژوویی هەیە. پێشتریش هەوڵی زۆر دراوە بۆ ئەوەی کە ینی پێش کابینەی نۆژ هەوڵ دراوە بۆ ئەوەی کە هێزی پێشمەرگەی کوردستان یەک بگرێتەوە، بەڵام ڕەنگە ئەو وەزعانەی ئەو دۆخە تایبەتی کە بەسەر هەرێمی کوردستان ئاهات بە تایبەتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ گروپی تیرۆریستی داعش پێشمەرگە زیاتر سەرقاڵی ئەو پرۆسەیە بوو کە توانی داستانی گەورە و جێشانازی بۆ گەلی کورد لەو بوارەیە تۆمار بکە. لەو کاتەشی کە ئێمە چوینەتە وەزارەتی پێشمەرگە سەرەتا لەگەڵ ئەنجومەنی باڵایە ئەنجومەنی بەرگریە لەگەڵ ئەفسەرە باڵاکانی وەزارەتی پێشمەرگە پلانێکی گشتگیرماندانا وەکو تیمێکی یەکگرتوو لە وەزارەتی پێشمەرگە توانی مانە هەنگاوی دیار و بەرچاو لە پرۆسەی چاکسازیە بنێن. ئێوە دڵنیاشم هەموو دڵسۆزان و شارەزایانی میلەتەکەمان ئەزان کە پرۆسی چاکسازی پرۆسێکی ئاسان نییە، یعنی ئەمە کاتی ئەوێ ئیمکانیاتی دارایی ئەوێ ئیمکانێتی سیاسی ئەوێ ئیمکانێتی لۆجستی ئەوێ ئامادەکاری ئەوێ لە ڕووی دەرونیشەوە هەتا بۆ کۆمەڵێ ئەفسەر و سەرباز کە لە هێزێکی حیزبیەوە ئەجۆزیتەوە سەر وەزارەتی پێشمەرگە و ئەبێ بە موسسەیەکی سەربازی وەکو لە ئاستی مؤسسە سەربازیەکانی ناوچەکە و دنیادا کاتی ئەوێ و دڵنیاییشی ئەوێ کە متمانەیەک لە بینی هەم یەکێتی هەم پارتیا زیاتر دروست بێ بۆ ئەوەی چەند ئەو متمانە و پەیوەندیە بەهێزتر بێ باشتر بێ ئەوەندە پرۆسی چاکسازیش لە وەزارەتی پێشمەرگە بەرەو پێشەڕوە. خۆشبەختانە هەم یەکێتی ئەم پارتی بڕای تەواویان بەوە هەیە کە پرۆسی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە بە ئاڕاستێکی باشە بڕۆ پشتیوانیەک هەیە. بێگومان ئەگەر یەکێتی پارتیش ئاستی پەیوەندیەکانیان باشتر بێ ئەمەش یارمەتی دەرێکی باشترە بێ بۆ وەزارەتی پێشمەرگە. بەڵام لە پاڵ ئەوەی کە هەرێم بەو دۆخەشە ئەڕوا لە وەزارەتی پێشمەرگە توانیویەتی ئەو فترێش کە ئێمە لەوێ نەبووین و دوای گەڕانینەتەوە، یعنی لە ماوەی ئەم سێ چوار مانگە ئیستقرارێکی باش لە وەزارەتی پێشمەرگە دروست کرێت کە ئەمەش خۆی هاندەرێکە بۆ ئەوەی هێزی پێشمەرگەی کوردستان هەنگاوی جدیتر بۆ یەخستنەوە ڕێخستنەوە چکە وەکو لە زۆر مناسبەیە باسمان کردووە ئەبێ کوردیش هێزێکی یەکگرتووی کوردستانی هەبێت چکە تەنیا ڕێگە ئەوەیە کە بتوانێت لە ئێستا و لە ئایندەیە دەستکەوتەکانی خەڵکی کوردستان بە شێوەیەکی سەرکەوتان پاریز. کاک شۆڕژ باسی ئەوت کرد ئەنی ئاسان نییە هێزێکی حیزبی بێنی بیکە بە هێزێکی سەربازی نظامی و باسی ئەوت کرد کە دەبێت یەکێتی و پارتی هەماهنگ بن لەم پرۆسێدا.
بڕاشکاوانە ئەنی پێم بڵێ حەزب نەک بە تەنهایەکێتی بەڵکوێکێتی پارتی پێکەوە تا چەند هاوکاری ئەم پرۆسە استراتیژیان کە ئێوە وەزارەتی پێشمەرگە دەستان داوەتێ. ئێمە لێکتێگەیشتنێکی هاوبەش لە بینی وەزارەتی بەرگری ئەمریکا و وەزارەتی پێشمەرگەیە هەیە کە کۆتایی 26 لەو کۆتاییە ئومێدم وایە کە هەم پارتی و هەم یەکێتی و هەم لە بەڕێزان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جێگری سەرۆکی حکوومەتی کوردستان لەو لێکتێگەیشتنی لەو یادداشتنامەیە کە ئیمزا کراوە پشتیوان بوون و هاوکار بوون بۆیە ئەمە خۆی نیشانەی ئەوەیە کە ئەوان پشتیوان هاوکارن بۆ ئەوەی هەنگای پرۆسی یەخستنەوە و ڕێخستنەوەی پێشمەرگە بە ئاڕاستەیەکی دروستا بڕە. دەکرێت بڵین بۆ ئەم پرۆسەیە 2026 وادەیەکی نزیکە کاتی پێویست لە بەردەستدایە بۆ ئەم پرۆسیانی و کاتی ماوە دەکرێت پرۆسەکە بگاتە خاڵی کۆتایی خۆی کۆمەڵی خاڵی جەوهری هەیە. مەسە ئێمە پێشتر پرۆژەی یەکەی ژمێریاری سەربازی یەکگرتووی وەزارەتی پێشمەرگەمان تەواو کردبوو بەڵام ئەو فتری کە ئێمە غیابێکی تێکە و ئەمەش دواکە و هەوڵمان بۆ ئەوەیە کە هەم یەکەیەکی ژمێریاری یەکگرتووی سەربازی بۆ هێزی پێشمەرگە کە ئەمە بۆ خۆی ینی هەنگاوێکی گەورەیە بە ئاڕاستەی ڕێخستنەوە و یەخستنەوە و یەک سەرچاوی دارایی بۆ هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ کۆمەڵی بابەتی تر هەیە کە ئیشی جدی لەسەرەکرێ. ئێمە ئەگەر بتوانین کە دڵنیاشم ئەتوانین بە پشتیوانی هەموو لایەنەکان و حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانین ئەو خاڵە ئەساسیانە تێپەڕێنین. ئەمەش بۆ خۆی پامێکی گرنگە ئەیدا بە دۆستەکانمان بە هاوبەشەکانمان کە ئێمە جددین لەسەر ڕێخستنەوە و یەخستنەوەی پێشمەرگە و دڵنیان دوای ئەوە پشتیوانی و قۆناغێکی تر دەست پێکات لێکتێگەیشتن و لە بەردەوامی پشتیوانەکان. کاک شۆڕژانی من خۆشحاڵم کە جەنابەت پۆزتیڤانە باسی پرۆسەکەکەوە بۆ پەڕی گەشتبینیەوە گومان لەوە دانیانی ئەم پرۆسەیە کاتی زۆر خایەن ڕەنگە وەزیرەکانی پێش جەنابیشت لە هەوڵ و تەقەلایە بوو بێتن بۆ ئەم بابەتە بەڵام جەنابەت لە دوای دەست بەکاربوون لەم پۆسە فۆکەسی ڕئیسی لەسەر ئەم بابەتە بووە ئەو لەمپەرانی کە هەبوون ئەنی لە پێش دەست بەکاربوونی جەنابەت لە ئێستش دەبینی دیانی لەمپەرەکان نەماون زمینەکە لەبار بوو بۆی کە پرۆسەکە بەو شێوی کە جەنابەت باسی دەکەی بچێتە پێشەوە. هەموو پرۆسەیەکی چاکسازی جا لە بواری سەربازیە بێ لە بواری دارایی کارجەڕی هەر شتێکا بێ بۆ خۆی نەیار و ناحەز و ڕێگری زۆر یەتەبەری چکە ڕەنگە بۆ بەتایبەتی لە ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگەیە ڕەنگە خەڵک هەبێ دەسەڵاتی لاواز بێ ڕەنگە خەڵکە بێ هێزی تایبەتی هەبێ هێزی شخصی هەبێ یا لە بەرژەوەندی نەبێ یا هەر بابەتێ لەمانە بێگومان گرفت و ڕێگری هەبووە بەڵام بە پشتیوانی ئەوانەی کە باسم کردم یەکێتی و پارتی هەم حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانین بەسەر ئەو کۆسپ و تەگەرانە سەرکەین و لە پاڵ ئەم پشتیوانی گەوری هێزەکانی هاوپەیمانانیشەیە لە سەرویانەوە ئەمریکا بەریتانیا ئەڵمانیا فەرەنسا هۆڵندا ئەمانە هەموو پشگیرن لە ڕێخستنەوە یەخستنەوەی هێزی پێشمەرگای چکە هیچ دەوڵەتی لەو دەوڵەتانە بە تەنیا یارمەتی هێزی حیزبی نایەن یاسای دەوڵەتەکانیان ڕێگەنایەن بۆیە دنیا داوامان لێ ئەکا کە ئەبێ هێزی پێشمەرگە ببێ بە هێزێکی یەکگرتووی کوردستانی ئەبێ هەم یەکێتی هەم پارتی لە پێناوی ئەو میلەتە وەسیلەیەکەن بۆ خزمەتی هەموو ئەو دەستکەوتانەی ئەو پاراستن و خزمەتکردنی هەموو ئەو دەستکەوتانەی حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوە دڵنیام هەم دەنگێکی زۆری ناوخۆ هەیە کە هێزی پێشمەرگی کوردستان یەک و یەکگرتوو بێ هەم بە دەنگی بەرز ئەو وڵاتانی دۆست کورد دۆستێکی زۆری هەیە ئێستشی لەگەڵ بێ هێزی پێشمەرگی کوردستان دۆستی و پشتیوانێکی زۆری هەیە چکە ئەو قارەمانێتی و فیداکاری و نەبەزەی کە پێشمەرگە بە تایبەتی لە ڕوبەڕوونەوە شەڕی گروپی تیرۆریستی داعش نواندوێتی وە لە جیاتی ینی دنیایەکی ئازاد شەڕی کرد لە سەر زەوی و هێزی هاوپەیمانان لە ئاسمانەوە یعنی هێزی پێشمەرگی کوردستان لە هەر شوێنێک ئێمە ئەچین سەردانمان کردووە یا لە ناوەندە بڕیار بدەسەکانی ئەمریکایە بەریتانیا هەر وڵاتێککە بۆ پەڕیشانازی و باسی پێشمەرگە و ئازایەتی پێشمەرگە ئەکەن و پێشمەرگیان خۆشێ و کوردیشیان خۆشێ بۆیە هەم
زمینەی دەولی هەم زمینەی ناوخۆیش ئەبێ بگونجێ و پێکەوە هاوکار بن بۆ ئەوەی ئەم پرسە چارەسەر کرێچکە بەرژەوەندێکی گەورە بۆ هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان دروست دەکات و بەدیژی شێهێن. باش دەمەوێت قسە لەسەر ئەو هاوکارە دارایانە بکەین کە هاوپەیمانان و ئەمریکا پێشکەش بەهێزەکانی پێشمەرگەی دەکەن. قسە و باسی جیاواسیە لەسەر بابەتە دەوترێت کە هەندێک لەو خاڵ و بەندۆڕەکەوتانی کە لە پێشتر داکراوە لە بەرامبەرە و هاوکارە دارانی کە دەکرێت بەهێزی پێشمەرگە هەندێکی جێبەجێ کراوە هەندێکی جێبەجێ نەکراوە و دەوترێت خشتێکی زەمەنی هەیە بۆ ستاندنی ئەم هاوکاریانە. دەکرێت پێم بڵێ هاوکاریە دارایەکان بۆ هێزی پێشمەرگە تاکی بەردەوام دەبن. ئەزانی خۆی ئەو لێک تێگەشتنەی کە لە بینی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری ئەمریکایە دوولایەنەیە، یعنی هەردوو لا ئیلتیزامیان هەیە، هەردوو لا ئەبێ ئیلتیزامەکانی سەرشانیان جێبەجێکەن. هەم حکوومەتی هەرێمی کوردستان ئیلتیزامی لە سەرشانە، هەم وەزارەتی بەرگری ئەمریکا. ئەو هاوبەشی و لێک تێگەیشتنە ئەبێ هەردوو لا بە ئاڕاستەیەکی دروست بڕۆنە پێشەوە. لەبەر ئەوە یارمەتیەکان ڕاستە لەم لێک تێگەیشتنەیە سنوورێکی دیاریکراوە هەیە کە ساڵانە قسمەتێکی کەمە بێ، بەس ئەمە معنایەوە نییە پارەکە یا پشتیوانێکە یا هاوکارێکی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان و حکوومەتی کوردستان کەمەکا و نامێنێ. بە پێچوانەوە خۆی ئەم ئیمکانێتە ئەگەر چەند کەم بێشتێکی ڕەمزیش بێ، یعنی ئەوان پەیوەستن بەوەی و پشتیوانن بۆ ئەوەی کە هێزی پێشمەرگە لە پرۆسەی چاکسازی یەخستنەوەی سەرکەوتوو بێ و قۆناغی تریش دوای ئەوەیە چکە هاوبەشی هێزی پێشمەرگە لەگەڵ ئەو وڵاتانەیە هاوبەشێکی استراتیجیە، هاوبەشێکی تاکتیکی نییە. ڕاستە بەرژەوەندی هاوبەش هەیە، بەڵام کوردیش ئەبێ ئەم بەرژەوەندیە ئیستیسمار کە ئیستیغلالی کە بۆ ئەوەی هاوکاری و پەیوەندیەکان و پشتیوانەکانی ئەو وڵاتانە بەردەوام بێ. ئەگەر نەزانن پرۆسەی چاکسازی سەرکەوتن بەدەستێنێ و ئەچێتە پێشەوە، بێگومان لایانی بەرامبەریش ینی لە ئیلتیزامەکانی خۆی کەمتر جددیە بێ. ینی ئەکرێ ڕاشکاوتر پێم بڵێ ئەو خاڵیان ئەو بەندانە چین کە بۆ نمونە لایانی بەرامبەر داوایە کا لە بەرامبەر بەردەوامی هاوکارە دارایەکان بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە. ئەزانی کۆمەڵی خاڵ هەیە لەو ئەبێ هێزی پێشمەرگەی کوردستان ئەبێ هێزی حیزبی نەمێنێ، هێزی هەفتاوەشتا ئەبێ لەو کاتە دیاری کراوەیە خۆیان ئامادە کردبێ بە ئەوی بێنە سەر وەزارەتی پێشمەرگە. ئەمە معنایەوە نییە ینی وەزارەتی پێشمەرگە قۆرخی لایەنێ بێ یا لایەنێکیکە بێ. خەڵک ئەتوانێت هەموو ئەو فەرماندانە هەموو ئەو ئەفسەرانە ئەتوانن ینی حیزبایەتی و ئینتیمای حیزبایەتی خۆیان بەدەش لە چەندین شوێنەوە جێبەجێ بکەن و پیشانی بن. بەڵام لە ناو وەزارەتی پێشمەرگە ئەبێت لە ڕووی عەقیدەی پیشەیی و سەربازی نیشتیمانی و کوردستانیەوە ئەوە زاڵ بێ. نابێ بڵێم ئەمە دەستکەوتی حیزبی منە ئەبێ وابێ، نابێ پارتیەک وا بیرکاتەوە ئەگەر لەوێ سێ کەسی ئەو بوو دوو کەسی یەکێتی بوو ئیترەوە پارتی بردوێتەوە، یا ئەگەر لە شوێنێ سێ کەسی یەکێتی بوو پارتی دوو کەسیە بوو ئەوە ئەبێ هەموو ئەو ئەفسەرانەی لەوێن و یەکێتی و پارتی یەکێتی لە وەزارەتی پێشمەرگە چاویان لەوە بێ کە کورد بیباتەوە، کە کوردستان بیباتەوە، نەک حیزبێ بیباتەوە لێ بڵێ ئەوە ئێمە یعنی ئەفسەرێک بچێ راپۆرتێ بنێرێ بۆ دەستگایەکی خۆی کە پەیوەستە پێ بڵێ ئەوە ئێمە وەکو فلان حیزب لە ناو وەزارەتی پێشمەرگە. ئەمە لای وڵاتان ئەکرێ ئەم جۆرە بیرکردنەوەیە لای هاوپەیمانان، لای ئەمریکا و لای وڵاتانی تر زۆر هینی لەسەر ناکرێەوە، ڕەنگە جۆرە ئیزعاجی چکە ئەبێتە ڕێگر. بۆیە ئەبێ هەم یەکێتی هەم پارتی تێبگەن کە هێزی یەکگرتووی کوردستان لە یعنی دەستکەوتە بۆیان و سەربەرزیە بۆ هەمویان و بردنەوەی کوردستان ئەگەر هێزی پێشمەرگی کوردستان سەرکەوتوو بێ یعنی پارتی یەکێتی بردوێتەوە. ئەگەر ئەم هێزە یەکگرتوو بێ بە لێشا و زۆر لە ئێستا زیاتر هاوکارەکان بەردەوام بێ. بەڵام من لێرەشەوە ئەڵێم ئەگەر ینی عقلێتی حیزبی زاڵ بێ بەسەر عقلێتی کوردستانیە لە ناو وەزارەتی پێشمەرگەیە، یعنی خەڵک هەزاران مایل لێ بۆ پشتیوانی تۆ شەو ڕۆژ لەگەڵمانە هیلاگە بن ماندووە بن کە تۆ تەقدیری ئەوە نەکەی کە
دنیا پەرۆشە بۆی تۆ هێزێکی کوردستانی هەبێ هەر لە ئاوازی خۆت حیزە بە بەهێزی هەبێ و بازووی ئەستور بێ و شتێن نەخێ بازوی وەزارەت باشە خۆ دوجار کاک شۆڕۆژەگەر ئەم هێزێکی نیزامیە خراو بێ خۆ ڕەنگە حیزبیش لە بە جۆرێک لە جۆرەکان مستەفید بێ لە ڕووی ئەمنی و ئاسایش و ئیستقراریت لە وڵاتەدانی ناڵم لە بەر بۆچی ینی بۆ ئەم دۆسیە ئاوا کاتی خایاندووە ڕەنگە هەر شتێکین بێ عقلەتی حیزبی تا ئێستا من پێشتری یەکەم جار کە چوومەتە وەزارەتی پێشمەرگە ینی وەکو مقڕی دو حیزب بۆ ئابوو بەڵام ئیشمان لەسەر کرد ئابوونەمان نەهێش کۆبنەوەی حیزبیمان نەهێش سەنگەر گواستنەوەمان نەهێشتا ینی هەنگاوی جدی نراوە لەوەی یەخستنەوە ینی قرس بوو ئەم پرۆسەیە ئەن چۆن تۆ ماغانە ئابوونە لە پێشمەرگە ینی ئێستا پێشمەرگە ئابوونە نایە جاران ینی خۆشی بووە ناخۆشی وایە ماغانە پێش موچەکەی کە هاات ئابوونەکەی لێبرە هەنگاوی زۆر باش و جدی کە ئەمە سەرنجی هەموو هاوپەیمانانی ڕاکشاوە و لە پرۆسی یەخستنەوە ڕێخستنەوەی یعنی یەکەیەکی ژمێریاری یەک گرتووازان هەنگاوی جدی نراوە و ئەگەینە نەتیجەش و لەسەر ئۆپەرەیتین کۆنسپت ینی بڵێن کە بەشێک استراتیجی بەرگریە بەشێک لە مەفهومی عملیاتی ینی استراتیجی بەرگری تەواو بووە کە ئەمە بۆ خۆی کۆڵەکەیی ئەساسی پرۆسی چاک ینی هەنگاوی جدی نراوە بەڵام بێگومان پشتیوانی زیاتریشی ئەوێ بۆ ئەوەی ئێمە پێش ئەو وادەیەش بکەوین کە هاوپەیمانانداناوە پێش ئەو وادەیە بکەین کە لێک تێگەیشتن یعنی من خۆم بەویستی من پێش ئەو وادەی کە دیاری کراوە بۆ ئەوەی لەو لێک تێگەیشتنی نێوانی حکوومەت هێرێمی کوردستان و وەزارەتی بەرگری ئەمریکا ئەگەر بتوانین پێش ئەوە ئێمە ئەو خاڵە گرنگەکانی نا ئەو لێک تێگەیشتنە جێبەجێکەین بێگومان ئەمە بە دەستکەوتێکی گەورە بۆ پارتی وێچێتی ئەو تەحەدایە بکەی لەوەی بەر لە 2026 ئەم پرۆسەیە بە کۆتا بگەێنن منطق واڵێ چکە ڕەنگە هەنێ حاڵەتی دەرونی هەبێ ئامادەکاری نەبێ بەڵام ینی ئێمە جاری وایە فێرین ئەڵێن کەی شەوی ئیمتیحان سەعیەکەم من نابێ بیر لەوە بکەینەوە ئێمە مادەم وەختێکمان هەیە لە 26 نەوەڵا بۆ 24 بەشی ئەساسی تاوا نەکەین بۆ 25 بەشی ئەساسیدا ئەمانە ئەزانی چ توانا و هێزێکی حکومڕانی هەرێمی کوردستان و بەهێزی حکومڕانی هەرێمی کوردستان و پارتی وێچەتیش بە دۆستەکان ئەگەیەنێ و من دڵنیای پێشمەرگەشەکەمەوە کە هێزەکانی هاوپەیمانان پشتیوانە بن و ئەم دیسانەوە پرسیارە بکەمانی دەکرێت پێشمەرگانی دڵی لە خەتەر و گومانە نەبێلەوەی ئەم هاوکارانی هاوپەیمانان کۆتایی پێدەیان بە زمانێکی سادا دەپڕدرێت یان تەواو دەبن تەواو نابێ بەردەوامە بێ نابردرێ بەڵام ئەبێ پێشمەرگە شتێ بگا کە بێ لە ناو ئیشی پیشەیی وەزارەتی پێشمەرگەیە حیزبایەتی وەلاوەنێ مەبادی نیشتیمان پرەنسیپی کوردستانیەت نیشتیمانیت ئەمانە وەلا بنێ بە ئەوی هێزی پێشمەرگە بتوانێ هێزێکی خاوەن توانە بێ لە ڕووی مەشقی سەربازی و لە ڕووی سەرکردایەتی سەربازی و لە ڕووی توانای سەربازیەوە نەک لە ڕووی ئەوەی چێ دەرەجەیەک حیزبیە و چێ دەرەجەیەک حیزبێ کە ئەمەت کرد ئەو کاتە قیاس و منافەسە لە ناو وەزارەتی پێشمەرگە لە بینی ئەفسەرەکانە لەسەر توانا و لێوەشاوی ئەفسەرەکانە بێ نەک چێ حیزبی دەرەجەیەکە ئەبێ پلەی باڵای هەبێ باشە زۆر جەخت لەوە دەکەیتەوە کە حیزب دەبێت لەم پرۆسەیە هاوکار بێت و دەبێت لەگەڵ ئێوە لە بۆ استراتیژی وەزارەتی پێشمەرگە دەستە جەمعی لەگەڵتانە بێن ئەگەر ئەم ئاریشانی جەنابەت باسی دەکەی ینی ئێوە بگەێنە خاڵێک لە جۆرێک لەوەی کە هەست بکەن خەریکە دەرچەکان دادەخرێن ینی گرێکوێرەکان ناکرێنەوە ئیتر لێرە بەدوا هەز ناکەین مەترسیەکەی لەوەی کە ئەو پاڵپشتێ بەهێزی کە جەنابەت باسی دەکەی نەمێنێ ئەوەی من هەستیەکەم هەست بە گرێکوێرەیە ناکەم ئەفۆ نەک هەست بە فەرمۆ ببورن نەک هەست بە گرێکوێرەیە ناکەم بەڵکو هەست بەواکەم کە کرانەوەی زیاتر و پەیوەندی یەکێتی و پارتی باشترە بێ و وەزعی ناوەزارەتی پێشمەرگەش بەرەو ئاڕاستەیەکی باشتر ئەڕوا چکە هیچ شتێک مستحیل نییە هیچ شتێکی هەموو لە ئاستی بەرپرسیارەتیان و پشتیوانەکانیش لەو ئاستایە کە هەمووانی لەم کاروانەیە لەگەڵ هاوکارن وەک جەنابەت گەشت بینن
مهم سیاسەتێکی ڕوون و استراتێجێکی ڕوون لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە نەخشەی بۆ چێشراوە و لە پێشتریشە ئەم بەرنامەیە هەبووە و لێکتێگەیشتنێکی ئەگەر مقارنەی ئێستا بکەی بە 3 ساڵ 4 ساڵ لەمە پێش ئاستی لێکتێگەیشتنەکە لە لای ئەفسەرانی باڵای وەزارەتی پێشمەرگە لای هێزەکانی هەفتاوەشتا لێکتێگەیشتنەکە زیاتر و بەرفراوانترە. ڕەنگە ئەوەی ئێستا باسیەکەین 3 ساڵ لەمەوە پێش باس کرا منیان بە خائیندا بنایە دیان تا ئەم پیاوەیە چی بکە، بەڵام ئێستا ئەفسەرەکان و هەفتاوەشتا خۆیان بە پەرۆشیەوە پلانیان تەقدیمی وەزارەتی پێشمەرگە کردووە کە چۆن هێزەکانیان لەو مدە دیاری کراوە یاخنە سەر وەزارەتی پێشمەرگە. ئێمە ئێستا لەگەڵیانان کە ئەم پرۆسەیە خێراترکەن و پەلی تیا بکەن بۆ ئەوەی ئێمە بە پشتیوان و هاوبەشەکانمان بڵین ئێمە لەجێ ئەو متمانەین کە ئێوە بە ئێمەتان بەخشیوە. کەواتە لەسەر ئەو بابەتە دوا پرسیار دەکەم دەچمە سەرتەوەرێکی دیکە پرۆگرامەکانی بەو پەڕی گەشتبینیەوە بەر لە وادەی خۆی دەتوانن ئەم پرۆسەیە بە کۆتا بگێنن. هەموو هەوڵێک و توانایەکی خۆمە خەمەگەڕ چکە من هەست دەکەم ینی نەک هەستە واقعەکە ژوایە بە پرسیارەتێکی گەورەی مێژویم لەسەر وەزارەتی پێشمەرگە. وەزارەتی پێشمەرگە بێ وەزارەتی هەموو کورد بێ، وەزارەتی هێزی پێشمەرگەی یەکگرتووی کوردستان بێ، وەزارەت هەبێ کە لە ئاست ئەو بەرپرسیارەتە مێژوویە بێ کە ئێستا لە ئەستۆیەتی وەسبینێ بەرپرسیارەتی گەورەی تری لە ئەستۆیە بۆ ئەوی بتوانێت ئەو ئەرک و بەرپرسیارەتی کە لە ئێستاوە شەونخونی بۆ ئەکا مەشقی بۆ ئەکا خۆی بۆ ڕائێنێ حیزبەکان بە تایبەتی پارتی وێچەتی یارمەتی ئەیان بۆ ڕۆژێکە کە ڕۆژی پێویستە کە کوردستان پێویستی بە هێزی پێشمەرگەی بۆیە ئەبێ هێزی پێشمەرگە لە ئاستی ئەو هێزە کوردستانیا بێ کە هەموو جارەوتومە کە خەونی تاک بە تاکی شەهیدەکانمان بووە، هی زیندۆکانیشمانە، هی تاک بە تاکی خەڵکی کوردستانە کە ببینن هێزێکی یەکگرتووی کوردستانی پارێزگاری لە کەرامەتی کورد، لە ئەمن و ئاسایشی کورد، لە ئیستقرارەتی کورد، لە بەهێزبوونی کوردستانەکان. زۆر باشە. کاک شۆڕژدارە دەمەوێت لەسەر بابەتێکی دیکە قسە بکەین. جەنابەت یاوەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانت کرد بۆ سەردانێک بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە فۆکەسی هەم میدانە خۆی و عێراقی جیهانێکانیشی لەسەر بوو. وەک دەستپێکی پرسیارەکانم دەبێت پێم بڵێ ئەجەندا و پلانی سەردانەکەتان چی بوو؟ دیارە پلانی پێشوەخت هەبووە، نەخشەیەک هەبووە یا بەرنمەیەک هەبووە، بەپێی ئەو بەرنمەیە لە کاتی دیاریکراوە مۆردەکە بە سەرپەرشتی سەرۆکایەتی بەڕێز سەرۆکی حکوومەت بوو، چەند بەڕێزی کەشیتیا بوو کە بەوەی لەناوەکانیان لەم کاکسەفین بوو، بەیان خان بوو، چەند کەسێکی کە بوو. لەوێ سەردانەکە خۆی لە کاتی خۆیان گەشتینە ئەمریکا و وەختی سەردانەکە لە کاتێکی گونجاو و کاتێکی پێویستا بوو. دۆخی هەرێمی کوردستان پێویستی بەوە بوو کە ینی نەک ئەم سەفەرە چەندین سەفەری کەشی بە دوایە بێ و ئەو سەردانانە بۆ خۆی گرنگی و باەخی لە ڕادەبەدەری هەیە کە تۆ توانی لەوێ هەموو دەستگا جیاوازەکان، کەناڵە جیاوازەکان، دۆستەکانت، ئەو ناوەندانەی ترکە ناوەندی لێکۆڵینەوە و حزبی سیاسین ئەمانە ببینی. بۆیە پێویستەکە کە هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان و تەنانەت یەکێتی و پارتیش بەجیا بۆ خۆیان ئەم سەردانانیان هەبێت کە هەموو ئەم سەردانانە پەیامێکی پێویست و گرنگی خەڵکی کوردستانە ئەگەیەنرێ بە دۆستەکانمان لە ئەمریکا و چوونەکەش و کۆبوونەوە لەگەڵ ئەو ناوەندە باڵایانە و بڕیار بەدەستانە بۆ خۆی پەیامێکی ترە ئەگەیەنرێ بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان دۆستی زۆرە، پشتیوانی زۆرە، هاوبەشی زۆرە و بە تایبەتی لە ئەمریکاشا منەمێ ئەوە بڵێم ینی ڕابردوویشی دوور و درێژ لەوەی کە هەوڵ دراوە کە پشتیوان و هاوکار بۆ خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان پیا بکرێ. ئەبینین ناوەندی ینی پەیوەندیەکان لە ئەمریکا هەر لە دروستبوونیەوە دەورێکی بەرچاو دیاریان هەبووە
کە ئەو پردی پەیوەندیە بەهێزکەن. ئەو سەردانش لەو چوارچەوەیە بووە بۆ ئەوەی کە لەگەڵ هەموو کەناڵە جیاوازەکانە کۆ بکرێتەوە و خۆشتان لە خەڵکی کوردستانیش ئەوانی زیاتر بە دوای ینی بە دوای وردەکاری یا بە دوای هەموو پەیامەکانی واشنتنەوە بوون دڵنیام لە کۆنفرانسەکانە لە بەیانەکانە کە لە وەزارەتی بەرگری لە کۆشکی سپی لە پنتاگۆن کە ئەوانە بڵاو کراوەتەوە هەموو ئەوانە باش بۆ خۆی کاک شۆڕش بەداخەوانی ئێمە وەکەرەمی کوردستان گیرۆدین بە کۆمەڵە کێشەی سیاسی دارایی یاسایی لەگەڵ عێراقدا ینی هیچ کاتێکێندەی ئێستا ڕەنگە هەرێمی کوردستان لە دۆخێکی خراپدانە بوو بە بەرامبەر بە عێراق ئەوەی کە خەڵک لای پرسیارە لەو سەردانانتان لە چاوپێکەوتی دیدارەکانتان لەگەڵ ئەو بەرپرسە باڵایانی ئەمریکا توانیتان گرنتیەک بۆ زەمانەتی ئەم قوارەی هەرێمی کوردستان وەربگرن لەگەڵ هەموو ئەو ناوەندە بڕیار بەدەسانەی ئەمریکایە کە کۆبوونێتەوە پشتیوانیی بێسنووریان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە زۆر بەڕێز و تەقدیر و شانازیەوە باسی پێشمەرگە ئەەکەن کە لە شەڕی داعشا چۆن هەزاران پێشمەرگە جانی خۆی بەخشیوە لە پێناوی ئەوەی کە مەترسی لەسەر دۆست و لەسەر دنیایکی ئازاد کەم بێتەوە هەموو ئەو چێشانەی کە لێرە هەبووە لەوێ لە کۆبنەوەکانە باس کراوە و پەرۆشیان زۆر بووە بۆ ئەوەی کە چارەسەری ئەم کێشانە بکرێ و ئەوان هەمیشە ڕایان نوا بۆ لەوێش لە چەند کۆبوونەیە باسییان کردووە کە بەهێزی هەرێمی کوردستان کە ئێمەش هەموو قەنەعەتمان بۆی بەهێزیە بۆ حکوومەتی عێراق یعنی ئەوان لە ڕاگەنراوەکانیشیانە ئاشکراکانیانە باسی ئەویان کردووە کە ئەمریکا پشتیوانە لەسەر ئارامی و ئاسایش و سەقامگیری هەرێمی کوردستان وەک هەرێمێکی فیدرال لە چوارچەوەی عێراقدا یعنی ئەوان نایشارنەوە کە ئەیانوێ هەرێمی کوردستان و پێشیان توێ ئەبێ هەرێمێکی بەهێز بێت چکە بەهێزی هەرێمی کوردستان بەهێزیە بۆ عێراق ئەو من دڵنیام زۆری لە ئێستا کە لە دەسەڵاتان لە عێراقا ژیر و دوربین و عاقڵن تێ ئەگەن کە هەرێمی کوردستان ئەگەر بەهێز بێ عێراقیشی پێ بەهێزە بێ چکە ئێمە لەو پەڕی بەهێزیە هەرێمی کوردستان عێراقی دروست کردوێتەوە بەشدار بۆ لە دروستکردنەوەی عێراقا و شانی ناوە بە شانی عێراقیەکانەوە بۆی بتوانن بەسەر هەموو ئەو ئەزماتانەی هەموو ئەو کۆسپوتەگەرانەی کە لە بەتایبەتی لە دوای 2003ەوە کە سەدام ڕوخێنراوە چۆن سەرۆک مام جەلال پشتیوان چی نەکردووەوە هەموو هەرێمی کوردستان چۆن پشتیوان بۆی عێراق بەهێز بێتەوە لەبەرەوەی هەرێمی کوردستان بەهێز بووە لاوازی هەرێمی کوردستان لاوازیە بۆ عێراقیش تێکچوونی سەقامگیری ئەمە ڕوونە لای ئەمریکاش و لای هەمووشماوە پێم وایە لای ژیرەکانی عێراقیش لاوازی هەرێمی کوردستان لاوازیە بۆ عێراق و بۆ وڵاتانی دەور و پشتیش و لاوازی قوارەی هەرێمی کوردستان لاوازیە بۆ تاک بە تاچی هەرێمی کوردستان کەس شانازی بۆ ناکە کە هەرێمی کوردستان لاواز بێت چکە لاوازەکە ینی هەمومان لاوازیمان دیوە قۆناغانەمان بەڕێکرد و دڵنیام ئەوەنە بۆیە لەوێ هەمیشە داوایان لێکردین بە دەنج بەرز کە هەرێمی کوردستان هەرێمێکی یەکگرتوو بێ و یەکێتی و پارتی ئەو چێشانەی ناوخۆیان چارەسەرکەن ئەمە هەرێمی کوردستان بەهێز دەکا و پێم وایە ئەم پەیامە ڕوونەش هەم بە ئێمە وتراوە هەم وەفدەکانیان کە ێنە سەرکردایەتی یەکێتی ئەبێنن سەرکردایەتی پارتی ئەبێنن بە ڕوون و ڕەوانی ئەمە بەوە ئەڵێن کە ئەبێ هەرێمی کوردستان یەکگرتوو بێ و پارتی یەکێتیش ناکۆچیەکانیان وەلاوە بنێن کاک شۆڕژگل ئەنی ئەمە ئەو جملێژە چکە ئێم بەرەو ینی قۆناغەکە دۆخێکی هەستیارە ینی بە ئەم دۆخێکی هەستیارە و قۆناغیشی ڕاگوزەریشە ینی قۆناغەکەوا نامێ من دڵنیام قۆناغی ڕەنگە بەرەو ئینتیخابات دەڕوا هەرێمی کوردستان تۆزێ تای ئینتیخابات ناکۆچەکان زیاتر کا بەڵام بەرژەوەندێک کشتەکە هەر ئەوەی ئەخیر ئەبێ لەسەر ئەوە چکە
لاوازی هەرێمی کوردستان و ڕێکنەکەوتن چەند زەرری هەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، هزار ئەوە زەرری بۆ پارتی هەیە، بۆ یەکێتی هەیە، بۆ خەڵکی کوردستانێ. بۆیە پێم وایە ڕێگەیەک نییە هەموو بەدەنی بەرز داوامان لێکەن کە لەبێش یعنی لە کۆبوونەکانمانە لە ئەمریکا، یعنی من زۆر دڵخۆش بووم یەکەم جارم بۆ بەو شێوەیە ببینم ئەم هەموو دۆست و پشتیوانە و ئەم هەموو قسە باش و بەهێزانە بە ئێمە ئەوترێ کە ئەمە بۆ خۆی پەیامێکە کە ئەمریکا پشتیوانمانە، لەگەڵمانە، بەجێمان نایڵێ و ئەو لەگەڵ ئەوەیە کە ئێمە خۆشمان لەگەڵ ئەوەین کە مانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق لە بەرژەوەندی عێراقایە بە شێوەیەک کە لە ئەو گفتوگویانەی کە ئەکرێ. کاک شۆڕش دیارە قسە زۆرە لەسەر بابەتە ئەوەی کە گرنگەوەیە دەوترێت ئەمە ڕای چاودێرانی دۆخەکەیە کە دەڵێن ئێمە جاران استراتیژێک و هاوپەیمانێکی گرنگی ئەمریکا بووین، بەڵام ئێستا لەسەر زاری بەرپرسانی ئەمریکا و دەڵێن هاوبەشەکانمان لە هەرێمی کوردستان لە ڕووی ڕێزمانیەوە هاوبەش لەگەڵ هاوپەیمانێکی استراتیژی ڕەنگە لێکدانەوەی جیاوازی بۆ بکرێت بە بڕۆی توی ئەنی ئێمە لە هاوپەیمانێکی استراتیژی گەورەوە بووین بە هاوبەشێکی ئاساییان نە بە پێچەوانەوە. من هەموو ئەو قسانەی کە جۆم لێ بووە هاوبەشەکە دوورمەودایە، هاوبەشەکە هاوبەشی تەکتیکی نیە. ئەی تۆش پێ وایە هاوبەشی نێستا؟ هاوبەشی استراتیجیە، یعنی ئەوان ئەمەنگە سەرسامن ڕاستە گلەییان هەیە، ڕەخنەیان هەیە، سەرەکیترین گلەیەکانیان مەسە سەرسامن بەوەی کە هەرێمێکی کوردستان لە دژێر ئەو هەموو پاڵە پەشتەیە بێگومان کەم و کوڕی و ڕەنگە تێبینی هەبێ، بەڵام ئەوەی کە ئەو پێکەوە ژیانە ئاشتیانە لە هەرێمی کوردستان هەیە، ئەو دیموکراسیەتی لە هەرێمی کوردستان هەیە بە مقارنەتەن هێن لەگەڵ دەوروپشت و لەگەڵ هەتا ئەتوانی لەگەڵ عێراقیشا، یعنی ئیستقرارێکە کە لە کەم شوێن ئەمە هەیە. بۆیە هەنێکیان وەکو چاوی ئاسایش و ئارامی ناوچەکە تەماشایەکەن و تێبینیشیانە بێگومان تێبینی چۆن لە زروفێکی وە کە منطقەکەی پێتیا پەڕێ ئاساییە، زۆر ئاساییە، بەڵام خاڵە پۆزتیفەکان لەوەی کە من ڕەنگە نەتوانم هەموو ئەوانەی لەو کۆبنە، بەڵام من زۆر دڵخۆش کە سەردانێکی زۆر سەرکەوتوو بووەوە پەیامێکی تۆنی پشتیوانی دوورمەودایان بۆ هەرێمی کوردستان و لە بڵاوکراوەکانی خۆیانە. مەسە ئێمە لە پنتاگۆن دانیشتوین، یعنی ئەگەر بۆ زیری بەرگری جەنابیان ینی تەندروستی خراپ نەبووایە جێگرەکەی و دوو جێگری کەش هەم ساشا بەیکەر و هەم واڵندەر و هەم سکرتێری بەڕێز شەپیڕۆ، ئەمانە هەموو گەورە باڵادەسانی ناو وەزارەتی بەرگری ئەمریکا بوون لەگەڵمانە دانیشتبوون، دڵیان یاینەتێکە هاوکارەکانیان و شتی تریش. بۆیە ئەگەر ینی وەکو کۆنکلوژنی وەکوینێک کۆبەندیەکی بۆ بکەیت بەگشتی سەرکەوتوو بوو، بەگشتی پەیامێکی زۆر پشتیوانی بەهێزیان بۆ هەرێمی کوردستان هەیە، بەڵام لە پاڵی ئاڵێنە بێچێتی و پارتی ڕێکەوە بۆ ئەوی کوردستانێکی بەهێزیان هەبێ، کوردستانی بەهێز عێراق بەهێزەکە، کوردستانی لاواز عێراق لاوازەکە و خۆشمان هەموو باجەکەی. زۆر جەخەت لەوە دەکەیتەوە کە یەکێتی و پارتی دەبێت ڕێ بکەون و ئەمریکاش دەمێک کام داواکاریە دەکات و جەنابیشت بازەوە دەکەی ئەمە لەم پۆستەیە لێ پرساوێتیە بە مندراوانی دەمەوێت بە دەستەواری پڕەوە لەم بابەتە بە مەدەرەوە دوجارانی بڵێت کە بەڕێ شۆڕ ئیسماعیلیانی توانی هێزەکانی پێشمەرگا یەک بخات. ئەمریکا قسەی ئێستانی ئەمریکا دەبێت لە پۆینتێکا فشار بکانی نەکرد داوا بکە پێت وایە ینی بەر لەوەی فشار بکە شتەکان دەچنە سەر ڕێڕەوی خۆیان؟ پێم وایە ئێستا دۆخێکی لەبار هەیە، دۆخەکە باشترە بۆ ئەوی پارتی وێچەتی پەیوەندیەکانیان باشتر بکەن. باش گومان لەوەدانی ئەمریکا ئاگداری ئەو پەیوەندیە لە بینی هەرێم و بەختە و سەرۆکی حکوومەتە دیبەیتێکدا لە ئەمریکاوە پەیامێکی دا بەجێی حکوومەتی عێراقی باسی لەوە کرد کە ئیتر ناکرێ هێندە دەست بۆ بینەقاقەمان بێنن، ینی دەکرێت بە پێی دەستور مامەڵەمان لەگەڵا بکەن. ئێمە قوارەیەکی لە چوارچێوەی عێراقی فدرال
ئەمریکا سەرنج و کۆمنتی چییە لەسەر ئەم ئاریشانی لە بینی هەرێم و بەختدا هەیە؟ پێم وایە ئەمریکا دیبلۆماسیەتێکی بەهێزی لە منتیقەکە هەیە ئەوە چاودێری وردی عێراقیشەکە ئەوە گرنگی و بایەخی استراتیژی بە عێراق و بە ڕۆژاوای کوردستانیا چکە مەترسی شەڕی داعش تەواو نەبووە جموجوڵی داعش هەر لە عێراقیشان ماوە ئەو لە عێراقیشان ڕاستە ئەگەر داعش تاکتیکی خۆی گۆڕی بێ بە شێوەیەکی کا کەمتر دەرەکەوێ و کەمتر قەڵەباڵغی و ینی خۆی دەرەخا بەڵام سەقافەتی داعش ئایدۆلۆژیای داعش استراتیژی داعش لە منتیقەکە ماوە بۆیە ئەمریکا بە وردی چاودێری ئەکا و ئاگادارە لە خراپی پەیوەندیەکانی هەرێم و بەغا هەم ئەوە ڕوونەکە حکوومەت هێرێمی کوردستان لە ئەوانیش ڕوونەکە هەموو هەوڵێکی حکوومەت هێرێمی کوردستان بۆ ئەوەیە کە بە ئاڕاستەی ڕێکەوتن لەگەڵ بەغا بڕات چکە ئێمە هەمومان بەغا بە عمقێکی ینی هەم حکوومەت هێرێمی کوردستانیش بەغا بە شوێنی سەرەکی خۆی ئەزانەیە و تەنیا ڕێگایەکیش کە ئبینە گفتوگۆکردن و دیالۆکە لەگەڵ عێراقا زەختیش دڵنیام لە عێراقەکەن لە عێراقەکەن بۆ ئەوەی کە ینی کێشەی دارایی چارەسەرکە کێشەی ناردن دەرەوەی نەوت چارەسەرکە ئەم کێشانە چارەسەرکە و عێراقیش پێم وایە وەکو وتم خەڵقانی بە ئەزمون و ئەوانەی لە دەسەڵاتان بە ئەزمون و حەکیمیان تایە کە نایڵم پەیوەندیەکانی هەرێمی کوردستان بە ئاڕاستەیەکی خراپ و ئاڵۆسترا بڕوە چکە ئەو کاتە مەترسیەکە زۆر گەورەترە بێت لەسەر عێراق و لەسەر ناوچەکەش تێکچوونی ئیستقراری سەقامگیری هەرێمی کوردستان ئاسان نییە و من دڵنیام ئەم ڕاستێ بەغاژ ئەزانێ و هاوپەیمانانی ژەزانێ و دەرودراوسێش ئەزانن بۆیە ئەمریکا هەوڵی تەواو ئەدا بە ئەوەی کە ئەو کێشانە بە شێوەیەکی مافە دەستوری و یاسایەکانی هەرێمی کوردستان بەدەست بێ مافی هەرێمی کوردستان تەنیا موچە نییە ینی هەموو مافە دەستوریەکە قوارەی هەرێمی کوردستان قوارەیەکی دەستوری یاساییە ئەبێ بپارێزرێ و یەکڕیزی هەرێمی کوردستان و خەڵقەکەی و یەکێتی و پارتیش بە تایبەتی من ڕێزمەیە بۆ لایەنەکانی تریش پێویستە کە لەو یەکڕیزی و لەو تەبایە بن بەڵام بە تایبەتی ئێستا یەکێتی و پارتی پێویستە کە ئەو ناکۆچانە وەلامێن بۆی کوردستانێکی بەهێز هەبێ کە کاریگەری لەسەر ڕێکەوتنی ژێ لەگەڵ بەخەڵ دیارە پرسیاری حیزبیم هەیە بە جەنابەوە گەزیری پێشمەرگە لێری نامەوێت پرسیارەکانم لابدالەوە دەمەوێت ئەوە بە پرسمەنی ئێمە لە ناوخۆی هەرێمی کوردستان بەداخۆ دۆخە ئەمنیانی دروست بووە بە درۆن و بردومان و موشک و زۆر شتی دیکە لەسەر وەختێکدا هێزی پێشمەرگە یەکێک بووە لە کاریگەرترین هێزەکانەوە جەنابەت باست کرد لە سەردەمی شەڕی داعش هەنی لە زۆر شوێندا هێزی یەکلاییکەرەوە بۆ بارودۆخەکان دەوترێ ئێمە دەکرا باشتر ئیستیغلالی ئەم وەخت و کاتە بکەین بۆ ئەوی بتوانین هێزی پێشمەرگە زیاتر لەلایەن هەموو جیهانەوە نەک بە تەنها ئەمریکا سەپۆرت بکڕێت گومان لەوە دانیە کاتەکە ڕۆژ تێپەڕی بەڵام ئێستا ئێوە جەنابتان خەریکی چاکسازین پێتان وایە ئەو زەمانە دەگەڕێتەوە خۆی ئەوە شتێکە واقع شتێکەیە پێم وایە ئەتوانین یعنی ئێستاش هەرێمی کوردستان وەزارەتی پێشمەرگە پشتیوانەیەکی بەهێزی هەیە لە ئەو وڵاتانەی کە پێشتریش باسم کردووە بە تایبەتی لە ئەمریکا و بەریتانیا و ئەو وڵاتانی تری ئەوروپا لەبەر ئەو پشتیوانێ بەهێزە ئێستش کاتەکە دۆخەکە گونجاوە کە هەم پارتی و یەکێتی باشتر پەیوەندیەکانیان باشترکەن و لێک نزیک بوونەوەی زیاتر هەبێ بۆ ئەوەی لە وەزارەتی پێشمەرگەش هەنێک گرێ و گرفت هەیە بتوانین سەرکەوتوو بین ئەمە چەند لە وەزارەتی پێشمەرگە هەنگاوی سەرکەوتوانە بنین ئەوە پشتیوانی بەهێزی دنیامان بۆ خۆمان ڕاکەش وە شتێکی ناڕەوایە هەموو دنیا پێ بڵێ یەک گرەوتەوە یەک نەگری ئەی ئەمە یعنی حکمەتەکەی لە چییە وڵات دیارە وەڵامی پرسیارەکە لای من نیە لای هەمومانە خەولی جەناب من خۆم ێستا بۆکو کەسێکی یعنی لە وەزارەتی پێشمەرگە لەو ئاستەبا وەکو کەسێکی لەسەر و حیزب وەکو حکومداری و دەوڵەتداری قسە ئەەکەم لەسەر و ئەوە قسە ئەەکەم یعنی ئەگەر کوردستان لەشکرێکی کوردستانی نەبێ ئیچی هەبێ وڵی تر کاک شەڕۆژ تۆ بەڵێنت داوە ئەم کاروانە دەگەێنی تە کۆتایی و بە پشتیوانی خوا و پشتیوانی ئەو دوولایەنە سیاسیە پشتیوانتن ئەبێ پشتیوان بن حکوومەت هەرێمی کوردستان پشتیوانن چکە خۆیان ئامادە بوون لەو لەکتەکەیشتنەیە و
و پشتیوانیان کردم و هاوکاریان کردم هەم من خۆم کە ڕاستە لە ینی هەموو تەمەنم مێچەتی بووم پێشمەرگەی 76م دەیان و سەدان شەڕ و سەرۆریمان بۆ یەکێتی تۆمارکرۆ لە دروستبوونی هێزی پێشمەرگەی کوردستانەوە ڕەنگە لە پێشمەرگە تاکوتەراکان بین کە ماوین ئەویشخوان نەیکوشتین لە سەقانزار دەیان جار برینار بن بەڵام ئێستا یعنی ئەو قۆناغەمان تێپەڕانەوە کە هێزی پێشمەرگە لە دنیایەکی ئێستا لەسەر ئاستی حیزبە بێت لەسەر ئاستی حکومڕانیا بێەوە هەموو هاوکار بین بۆ ئەمە ڕێخینەوە ئەمە ڕێکخینەوە من وەکوتم ڕاستە حاڵەتی دەرونی هەیە متمانە هەیە شت هەیە بەڵام بە کۆبوون و پەیوەندی بەهێزتری نێوان ئەو دوولایەنە سیاسێ ئەوەش ئەڕەبێتەوە ئەو شەڕە نامێنێ لە ناو وەزارەتی پێشمەرگەیە ڕاست ئێستا ئیستقرار بووە ئیش باشمان کرۆ پێکەوەی نەکەین بەڵام پێویستەوە کۆوتم دنیا بە دەنگی بەرزداوامان لێکە یەک و یەکگرتوو بین هەرێمێکی یەکگرتومان هەبێ وەزارەتێکی یەکگرتومان هەبێ پێشمەرگەیەکی کوردستانیمان هەبێ ئیترلەوە دڵنیاشم ئەو بەرپرس و سەرکردە باڵایانەی هەرێمی کوردستان هەموو لە ئاستی و بەرپرسیارەتیان چکە بەرپرسیارەتی خەڵقە مێژوویە هی ئێستا هی ئایندەیە کە دڵنیام ئەیگەێنە ئاستێکی باش و دڵخۆشکار. کاکە شۆڕشتیان خولەکێکی کەمە ماوە جەنابەت پێشتر لە قسەکان تا باست کرێمە قۆناغێکی ڕاگوزەر تێپەڕێنین و نزیکە بینەوە لە هەڵبژاردن هەرێمی کوردستانیش ڕەنگە بە سەرنجی جەران بیتش بە جەنابیشت هەروە بەیانی ئێمە لە بارودۆخێکی خراپداین بەتابەت لە ڕووی داراییەوە ئەوەی کە لە پێشمانە نەخشەی سیاسی لە هەرێمی کوردستان دەگۆڕێت من ناتوانم چکە ناتوانم قسە لەسەر ئەوە بکەم بەڵام وەک سیاست مەدارێک سەری دۆخەکە بکەیت وەک وەزیری پێشمەرگەنا فترەی لە 2 ساڵ مەسئولی دەستگای هەڵبژاردننی یەکێتی بووم هەڵبژاردن مفاجعاتی زۆری تەکنیکی هەڵبژاردن لەسەر جیاوازە لەسەر بەرمەبنای و گۆڕانکاریانی کە دادگای فدرالی کردی پێم وایە ناتوانم یعنی من پێشبینی ینی وەکوتم هەڵبژاردن ینی مفاجعاتی زۆر زۆرتیایە بەڵام مهم ئەوەیە کە هەڵبژاردنەکە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بێ هەڵبژاردنێ بێ کەمترین تانەی لەسەر بێ هەڵبژاردنێ بێت چکە دنیا چاوی لەسەرە هەڵبژاردنێکە دوا کەوتووە هەڵبژاردنێکە ئەبێ وا سەیریکەین کە بردنەوەی هەڵبژاردن بردنەوەی خەڵقی کوردستانە خەڵقی کوردستان ئەباتەوە چەند خەڵقی کوردستان بە ڕێژەیەکی زۆر ینی بەشدار بن پێم وایە وەکەوەی کە وتمان دۆخێکە ئەم دۆخەوا نامێنێتەوە کە ئەو مەترسی خەڵق لەسەر شانێت لە دڵی دەرونیایەتی ئەو مەترسی هەیە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بە بەهێزی بە سەرکەوتوی لی دەربازە بێ و بردنەوەی ئەو انتخاباتەش بۆ کوردستان گرنگە ئەوی تر وەڵە نازانم من یەکێتی پارتیەکی چەند کورسیێنن مهمەوەیە انتخاباتێ بێ دنیا چاوی لەسەرەتی سەرکەوتو بێ و دڵنیام سەرکەوتنی انتخابات کەش ئەوەی تر لای دنیا خەڵقی کوردستان و هەرێمی کوردستان جێی متمانەتر و بایەخی زیاتری ئەبێ بۆ پێکەوە ژیانی خەڵقی کوردستان پێکەوە ژیانی ئاشتیانەی خەڵقی کوردستان و هیواداریشم هەڵبژاردنەکە قۆناغێکی تری نوێی پەیوەندی لە بینی پارتی وێچەتی دروستکەوە قۆناغ پەیوەندەکانە ببەنە ئاستێکی واکە ئەو دڵڕاوچی و مەترسیە کە لای هەموو تاچێکی خەڵقی کوردستان هەیە لەمێنە قسەت زۆر کرد لەوەی کە دەبێتێتی و پارتی هاوکارت بن لەم پرۆسێدا ئەگەر قسەیەک دەرفەت نەبوو من وەک پرسیار لە جەنابتی بکەمیان پامێکی تایبەتیت بۆ دوو ئەم هێزە سەرەکێریمی کوردستان هەیە لەم پرۆسە چارە نووسازەیە لەگەڵ جەنابەت بنەتوانین لە کۆتای قسەکاندا بیڵێ فەرموو. وەڵام من سوپاسدانەکەم قسەکانمان هەمووی کردووە بەڵام هەرێمەوە سەر ئەوەی کە هێز و توانە لە یەکگرتوویایە پێویستە ئێمە هەموو تواناکانمان یەخێن هەموو هێزەکانمان یەخێن بۆی بتوانین بەرامبەر بە هەموو ئەو کۆسپ و تەگەرە و مەترسیانەی کێتە سەرڕێی حکوومەتی هەرێمی کوردستان سەرکەوتوو بێ و یەک داواشم هەیە کە لە هەموو تاچێکی کورد کە هەمومان پاراستنی قەوارەی هەرێمی کوردستان بەکاری لە پێشینەی خۆمان بزانێن. لا ئەسۆ نزیکین بۆ ئەو پرۆسەی جەنابەت دەست داوەت. ئومێدم هیچ ڕێگەیچکە نییە یەک ڕێگە لە ڕێگەی کوردایە ئەبێ ئەوە هەڵبژێرێ کە ئەبێ کوردستانێکی بەهێز بۆ ئەوەی بتوانێت عێراقیش بەهێزکە بۆی خۆشی بتوان بەهێزیەکەش لە چیوەیە لە یەکگرتوویمانە ئەبێ
هەرێمی کوردستان یەکگرتو بێ بۆ ئەوی بتوانێت ئەو قوارەکەشمان لە بەردەم مەترسیدانە هێزی پێشمەرگی کوردستان ینی مؤسساتی هەیە خەڵکی کوردستان ڕاستە گلەی زۆری هەیە ڕخنەی توندی هەیە و زۆر جاری وایە ئەکەوێتە سەر قسەی خراپیش بە هەمومانەڵێ بە حکومە دەڵێ بەڵام کە هاتە سەر مەترسی دڵنیام هەموو کەسەزانێ کە هەموو خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگی کوردستان دەست لەسەر ینی فیداکارە بۆ ئەوەی قوارەی هەرێمی کوردستان پارێزێ چکە پاراستنی هەرێمی قوارەی هەرێمی کوردستان دوورخستنەوە ئێمە قوارەی هەرێمی کوردستانیشە بۆ عێراقیشە بۆ جینۆسایت و ئەنفالی ئێزیدەکان کرا لەبەرەوە مەترسی هەر هەیە بەڵام بە یەکگرتوویمان بە یەکگرتووی هێزی پێشمەرگە بۆ توانایی ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان هەیەی کوردستان پارێزراوە. سپاس بۆ بەڕێز شۆرج ئیسماعیل وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەگەڵ مام بوو دەستۆ ماندوومان کردی. سپاس بۆ وەڵامی پرسیارەکانی ئێمە بەخێربێ. سپاس بۆ ئێوە بۆ بەخێربێ. سپاس بەڕێزانەوەش تا ئێستا بینەری گفتوگۆکەمان بوون هەر شاد و بەختەوەر بێت.